ماوەی 20 ڕۆژ بەسەر وادەی دابەشکردنی موچەدا تێپەڕیوە. هێشتا بەشێک لە فەرمانبەران و هەموو خانەنشینانیش موچەیان وەرنەگرتووە. پەرلەمانتاران ئاشکرای دەکەن کە دەست بەسەرداگرتنی داهاتی ناوخۆی مانجی ڕابردووی هەولێر و سلێمانی و دهۆک لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە هۆکاری دواکەوتنی موچەیە. دەسەڵاتدارانی هەردوو زۆن بەبێ گوێدانە بارودۆخی سەختی گوزەرانی موچەخۆران سەرقاڵی ململانەی سیاسی و ئابووری نابرپرسانەی خۆیانن. سەرەڕای ئەو هەموو گەندەڵیە و ئەنجامدانی چاکسازی خەریکە بە تەواوەتی ئەو بەشەکەمەی داهاتیش لە نێو خۆیاندا دابەشی دەکەن. تا ئێستا ئەو پارەی دابەش کراوە بۆ موچە 535 ملیار دینارە کە نزیکەی 515 ملیاری نەوتە 350 ملیۆن دۆلاری نەوت لە هەر بەرمیلێک 27 دۆلار گەڕاوەتەوە بۆ ئەوەی موچەی پێ بدرێ. داهاتی ناوخۆشی چی نەگەڕاوەتەوە. 24/2 374 ملیار دینار داهاتی ناوخۆ درراوە بە موچە. معقولە لە مانگی داهاتی مانگی 11 دوای 45 ڕۆژ تەنیا 13 ملیۆن دۆلار واتە کەمتر لە 20 ملیار دینار گەڕابێتەوە. معقولە 161 ملیار بووە لە مانگی دووە ئێستا سفر درابێ بە موچە هیچ بڕەپارەیەک نەدابێت. لای خۆشیەوە عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان هۆکاری دابەژنەکردنی موچە بۆ دوو پرس دەجێڕێتەوە. ناکۆچی نێوان پارتی و یەشێتی و هۆکارێکی تریش ئەوەیە کەوا نیشانی بەغدای بدەن بەبێ 200 ملیارەکە ناتوانن موچە بدەن. ئەوەی هۆکاری خاو دابەشکردن و سس دابەشکردن یا دابەژنەکردنی موچەیە پەیوەندی بە دوو هۆکاری سەرەکیەوە. یەکەمیان ناکۆکی هەردوو حیزبی دەسەڵات ناکۆکیە سیاسیەکەیان بۆتە هۆی ئەوەی هەریەکەیان دەست بکرێ بەسەر بەشێکی زۆر لەو داهاتەی لە پارێزگاکان هەیە لە سلێمانی و هەولێر و دهۆک. هەردوو حیزبی دەسەڵات لێ مەسوولن. هۆکارێکی تریشەوەیە ئەیانەیە موچەی فەرمانبەران بەستنەوە بە 200 ملیارەکەی بەغاوە بۆی بە بەغا بڵێن ئەگەر ئێوە 200 ملیارەکە نەنێرن ئێمە موچەمان بۆ نادرێ. وەک چۆن لە یاسای بودجەی ساڵی 2021 عێراقیا هات بۆ پێی ڕێکەوتنەکە کە ئەبێ ئەو موچەی لە بەغداوێت بۆ موچەی فەرمانبەران بێ. یعنی ئەیانەوێ ئەمە بە بەغدا بڵێن. هەرچەندە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە دروشمی چاکسازیەوە دەسەڵاتی گرتە دەست بەڵام بە پێچەوانەوە گەندەڵی و قاچاقچێتی زیادیان کردووە و داهاتیش لە هەموو کات ناڕوونترە. دۆخی موچەش بە ناجێگیری ماوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.